ومرج نییە هەموو خەوێ بۆ هەموو کەسێ هەرامان معنای هەبێ. کەسێکە بۆ لای ئیبن سیرین ئەڵێ خەوم دیوە لە خەوما بانگم ماوە. ئیبن سیرینە فەرمێ دەسا بڕن، دزیەکەی دەسا بڕن. یەکێکیە کەیە ئەڵێ خەوم دیوە لە خەوما بانگم ماوە، ئەڵێ چی بۆ حەج. یەکێکی تر دێ ئەڵێ لە خەوما بانگم ماوە، ئەبێ ئەڵێ ئەبی بە داعی بۆ خوا، ئەبیتە کەسێک بانگەواز بۆ دینی خواکە. هەرسێکیان وا دەرەچێ. لێ پرسن چۆن ئەو خەونە داوا لێک دایەوە زانین. خەون کە بینرا بێ سەیری حاڵی کەسەکە بکەی جالێکی بێتەوە، ئەڵێ ئەمەیان چاوچنۆک بوو کە وتم دزیەکەی دەسێ بڕێ، زۆری حەز لە ماڵ بوو، زانیم دزیەکە و دەسێ بڕێ. خوای پەروەردگاریش لە قورئانە فەرمێشی فەئەذەنە مؤەذین ئەیەتوها العیر ئینەکم لەسارقون. بۆ ئاەتەی سوورەی یوسف تەفسیری کردو، چونکە خەو بە قورئان و سونەت لێک دەدرێتەوە، بە هەموو شتێک لێک نادرێتەوە بۆ معلوماتتان. هەر کەسێ خەونێکی بۆ لێک دایتەوە بڵێ بەچی بۆم لێکەیتەوە، چۆن واڵێ قورئان و سونەت لێک دەدرێتەوە. کەسێکی شارەزای قورئان و سونەت نەبێ ناتوانێت لێکی باتەوە. ئەفەرمێ هی یەکەمیان زانیم چاوچنۆکە وتم بەخوا دزیاکە و دەستی ئەبڕن بە پێم هاتە. هی دووەمیان زانیمە چێ بۆ حەج، چونکە ئاگاداری بووم کەسێ بوو کە پرسیاری کەسابەت و ئەوانەیم لێ کرد، سەیرم کرد کاسبەکەی حەڵاڵە و پرسیاریشم لێ کرد حەزە لە حەجە و بەتەمایوتی ئاوتمە چی بۆ حەج. کەسێکی صالح و پیاو چاک بوو، چونکە خوای پەروەردگار فەرمێ وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر. خوای پەروەردگار فەرمێ بە ئیبراهیم چی بڕۆ بانگ بە لە ناو خەڵکا بێن بۆ حەج لە هەموو جێگایەکە و بە هەموو شێوەیەک، کەواتە ئەمیژە چێ بۆ حەج. وتی ئەوەشی کە بوو بە داعی بەپێ و ئاەتەی کە خوای پەروەردگارە فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله. عائشە خاتونە فەرمێ هم المؤذنون. کێ لەو کەسە باشترە کە خەڵک بانگکە بۆ لای خوای پەروەردگار. ئاەتەکە واڵێ عائشە خاتونجە فەرمێ بانگ بێژەکان خەڵک بانگکەن بۆ لای خوای پەروەردگار. فەرمێوتمە بی بە داعی. وی خەون هەر لە خۆتەوە تەفسیر ناکرێ، ئەمە گاڵتە نییە، ئەمە عیلمێکە، قەواعید و یاسای خۆی هەیە، ئەبێ لەسەری بڕۆی و بۆ شێوە خەون تعبیرکەی. کێ یەکەم کەس بۆ خەونی تعبیر کردووە؟ پێغەمبەران. یعقوب خەونەکەی یوسف تعبیرەکە، بەڵام پێی ناڵێ چییە، بەڵام ئەزانێت چییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو بەیانیەک لە دوای نوێژ بۆ خەڵکەیە وت کێ خەونی دیوە بابۆی لێک بەمەوە. کەس خەوی نەدیایە، خۆی خەونێکی خۆی لێکەدایە، سنەتیە بوو. جا بۆیە خەون بۆ هەموو کەس مەگێڕنەوە و ئەگەریش ڕازگۆنیت گوێ بە خەونەکەی خۆمەیە، هەروە بزانەوە دیوە، چونکە خەوی ئینسانی ڕازگۆ ڕاستە.